سڵاو بەڕێزان چۆنن؟ ئەی سەرچاو خۆشەویستی دکتۆر گیان بەخێراتی. سڵاو ڕێزم هەیە بۆ ئامادەبوانی ژوورەکەت هیوادارم هەموو لایەکتان شاد و بەخۆش بن. سەرچاو لە سەرەتا دەمێت تۆ قسە تعلیق بدەم لەسەر قسەکانی کە ئەکفاتێ دەمی خۆش بی. یەک ئەو دقەی سەبارەت بە ئاسمانەکان و زەویە دەڵێ ئەوەلەم تەڕە ئەنە السەماوات والأرض كان رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي هەتا وەکو دوایی. ئەمە ئەگەر هاتو سیر بکەی یەکەم پڕیەتی لە هەڵە ئەم دەقە هەڵەی زانستی، هەڵەی زمانەوانی، هەڵەی بەلاغی. دەڵێ ئەوەلەم تەڕە ئەی نابینن یا نەتان بینی، من نازانم چۆن بینی بیان کاتێک ئەڵڵا ئاسمانەکان و زەوی دروست کردیە. ئەوە بۆ خودی مسلمانان بەجێ دێڵم. کاتێک من خطاب دەدەم بەرامبەر بە شتێک ناڵێم ئەوە نابینن، دەڵێم ئەی نەتان بیستووە بۆ نمونە، باسی بیستن دەکەم نەک بینین. یعنی ئەڵڵای قورئان تەنانەت هەستەکانی لێک جیا نەکردوێتەوە، نەیزانیوە بینین لەگەڵ بیستن جیاوازی هەیە. ئەمە یەک. دوو دەڵێ ئەنە السەماواتە والأرض. سەماوات جارە شتێک نییە بە ناوی ئاسمانەکان، بۆشاییەک هەیە، ئێمە بۆ تەعبیرکردن لەو بۆشایە ئاسمان بەکاردەین لە زمانی کوردی. کاتێک ئەڵڵای قورئان دەڵێ سەماوات مەبەستی حەوت ئاسمانە. 1400 ساڵە مسلمانان خودی خۆیان نازان حەوت ئاسمانەکە مانای چییە، بەڵام مفەسیرانی ئەوەل دەڵێن حەوت ئاسمان، ئاسمانی یەکەم بریتیە لە مانگ، دووەم بریتیە لە عەتارد، سێیەم بریتیە لە زوهرە، چوارەم خۆر، پێنجەم مەریخ، شەشەم مشتەری، حەوتەم زوحەل. واتە هەر یەکێک لەو هەسارانە ئاسمانێکە. واتە لە ڕوانگەی ئیسلامەوە کۆمەڵەی خۆر بریتیە لە هەموو گەردوون. خاڵێکی تر دەڵێ ئاسمانەکان و زەوی واروەک دەزانین ئاسمان لە قورئاندا بنمیچە. دەڵێ ئەڵڵا بۆ نمونە دەقمان هەیە، دەڵێ قورسایەکەی ئەستورایەکەی ئاسمانی گرت و بەرزی کردەوە. قورسە واتە قوبەیە، واتە لە ڕوانگەی ئەم دەقەوە قوبەکەی ئاسمان لەگەڵ زەوی بەیەکەوە نووسابوون، بەیەکەوە نووسابوون، ڕتقەن واتە بەیەکەوە نووسابوون، فەفتەقناهما. فتقناهما واتە لێکمان جیاکردنەوە. هما لە زمانی عەرەبی بۆ دوو دەگەڕێتەوە، دوو دانە. هما باشە؟ ئەگە بڵێ هوم یعنی هەمویان، هما یعنی دوو دانە. واتە زەوی و ئاسمانەکان. واتە زەوی و ئاسمانەکان بە شێوەیەکی ئەزەلی و ئەبەدی بوونیان هەبوو، تەنها ئەوە نەبێ ئەڵڵای قورئان هاتیە هەردووشی لێک جیا کردوونەتەوە. و کاتێک دەگەڕێیتەوە بۆ سەر تەفسیرەکان و مفەسیرەکان دەڵێن ئەڵڵا هەوای کردە نێوانیانەوە لە ڕێگای هەواکە لێکی جیاکردنەوە. و ئەمەش خوڕافەیەکی سۆمەریەکانە کەوا بە دوور و درێژی ئێستا کاتی ئەوە نیە باسی بکەین. لێرەدا ئەگەر هاتو بگەرنەوە بۆ زانست دەبینین لە بیدایەتدا خاڵێکی مالانی هەیە بچووک بوونی هەبوو بەر لە دروستبوونی گەردوونەکان، کە ئەو وزەی ئێستا لە دنیادا لە گەردووندا بوونی هەیە، تێیدا بە شێوەیەکی پاڵە پەستۆیی بوونی هەبوو. لە یەک بەش ئەگەر چرکەیەک بکەی بە بلیۆنەها بەش لە یەک بەش ئەم خاڵە بچووکە بێکۆتایە، واتە لە بچووکی بێکۆتا بچووک بووە دەتەقێتەوە 14 بلیۆن ساڵ بەر لە ئێستا، بەڵام نزیک 4 بلیۆن و نیو ساڵ بەر لە ئێستا زەوی دروست دەبێت. واتە زەوی لە سەرەتا بوونی نەبووە. لەبەرەوە ئەم دەقا سەرتاپای هەڵەی زانستیە، هەڵەی زمانەوانیە، هەڵەی قەواعیدیە و هەتا وەکو دوایی. باواز لەوە بێنێ لە مەوزوعی بۆ نمونە محەممەد لەگەڵ حەفسە لەگەڵ زەینەب بۆ نمونە مەوزوعەکە بەو شکل و شێوەیە. ئەڵڵای قورئان بە محەممەد دەڵێ یان نووسەری قورئان دەڵێ ئەی محەممەد کاتێک ئەو کەسەی کە من نعمەتم پێی بەخشیوە و تۆ نعمەتت پێیداوە هات بۆلات، گوتت لە خودا بترسێ و دەست بە ژنەکەتەوە بگرە. ئەمە بەشی یەکەمی مەوزوعەکەیە. بۆ نمونە کاتە کاکفاتەیش باسێکی تۆش باست کرد، محەممەد دەچی بۆ ماڵی زەید لە ماڵ نابی، گوایە بە قودرەتی قادربایەک دێ لە پەردەی ژووری زەینەب دەدا و محەممەد زەینەب بەڕووتی دەبینێ، دەڵێ یا مقلب القلوب، دەگەڕێتەوە و زەینەب گوێی لەم قسەی محەممەد دەبی. کاتێک محەممەد گوتی سبحانە یا مقلب القلوب، زەید دێتەوە دەڵێ چی بوو؟ دەڵێ پێغەمبەر هات بۆلام. دەڵێ چی گوت؟ دەڵێ گوتی سبحانە یا مقلب القلوب و من نیمچە ڕوود بوو. زەید بە مەوزوعەکە دەزانێت دەچی بۆ لای محەممەد و محەممەد دەڵێ کوڕم لەخوا بترسە و دەست بە ژنەکەتەوە بگرە. بەڕێزان دەنکەیە دەمبینن؟ بەڵێ دەڵێ دەست بە ژنەکەتەوە بگرە. بەشی دووەمی
محەممەد بۆ ماوەیەک بێتاقەت دەبی بەردەوام خەیاڵی زەینەب سنگ و مەمچی زەینەب ڕانی زەینەب لە خەیاڵیدا دەبێ ئەم جارە لای قورئان گوایە دەقەکەدا دەبەزێنی دەڵێ ئەی محەممەد ئەو شتەی کە تۆ لە ناخی خۆت شاردۆتەوە واتە محەممەد خۆشەویستی زەینەب لە ناخی خۆیدا شاردیوێتەوە وە لە قسە و قسەڵۆکی خەڵک ناوێری بەیانی بکە دەڵێ ئێمە وەک ئەڵڵا بەیانی دەکەین و ئاشکرای دەکەین باشتر وایە تۆ لە ئەڵڵا بترسی نەک لە خەڵک اینجا لەوێوە دەڵێ ولما قضى زيد منها وطرا زوجناكها وهر كاتك زيد پێویستی بە زەینەب نەما بۆ سەرجەیی کردن ئەوە زەینەبمان لە تۆ مارە کرد و ئەوەی جێگای سەیر و سەمرەیە موسڵمانان پاساو دەهێنەوە کە گوایە بۆ نەهێشتنی تەبەنیە لە ڕاستیدا ئەگەر بگەڕێتەوە بۆ سوڕەتی ئەحزاب پێش دابەزینی ئەم دەقە پێشتر محەممەد تەبەنی قەدەغە کردیە واردەم لە ئاەتی ژمارە 12 لە ئاەتی ژمارە 12 پێشتر قەدەغی کردیە و بۆ نمونە زەینەب شانازی بەخۆی دەکرد بەرامبەر بە عائیشە دەیگوت من ئەڵڵا لەسەر ئاسمانی حەوتەم منی بەمێردا بۆم بوو بە مەئزون ئەو مەلایە کەواژن و مێر لێکمارە دەکا و جوبرائیل بۆمان بوو بە پێنا و بەردەوام جرت فرتی کرد و ئاەتی قورئان بۆ من بوو بمارەی و تەنانەت ئەم دەقەدا دەبەزێ محەممەد زەید دەنێرێ بۆ ئەوی هەواڵەکە بە زەینەب بگەینێ وەکو ئیهانە و سوکایەتی و ئیسترزاز بۆ زەید ئەوە مەوزوعەکەی مەوزوعی تر سەبارەت بە مەوزوعی حەفسە یەک سوڕەتی کامل سەبارەت بەو مەوزوعەدا بەزیوە بە ناوی سوڕەتی تەحریم و هەروەها حەفسە تەلاق دەدا چکە عومەری کوڕی خەتاب لە ئاەتی سێەوە بزام دەڵێ عەسا ڕەبوکە دەڵێ بە هیوای یا خۆزگا یاخود ڕەنگە خوداکەتان بە تەلاقدانتان بدا و لە شوێنی ئێوە ژنانێکی تاک و بێگەرد و ئیماندار و نازانچی و هەتاوەکو دوایی لێتان مارە بکاتن حەفسە تەلاق دەدرێت لێوێ بەڕەزان حەفسە تەلاق دەدرێت بەڵام دواتر لە سوڕەتی ئەلەحزاب دەیهێنێتەوە باشە تورجی من تەشاء منهن دەیهێنێتەوە یعنی بەبێ مارە بەجاش و شتیوا دەیهێنێتەوە هەموو سەرچاوی ئیسلامی دەڵێن حەفسەی تەلاق داوە هەموو سەرچاوی ئیسلامی دەڵێن حەفسەی تەلاق داوە محەممەد تاکەژن نەبووە کە محەممەد تەلاقی داوە محەممەد دوو ژنی تری تەلاق داوە کاکەجیان سێ ژنی تەلاق داوە لە ژیانی خۆی لەبەرەوە هەروەک ئاماژەم پێکرد دواتر شتێکی تر بۆ نمونە لێرە لە مەوزوعی حەفسە هەروەک دەبینین زەینەب ببورن زەینەب دەڵێ زەوەجناکەها واتە تۆمان کرد بە ژنی محەممەد زەواج هاوسەرگیری بەڵام ئەگەر بڕۆی بۆ ئەو دەقەیتر دەڵێ وامرأة مؤمنة أن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها لێرەدا ببورن بەڕێزان بەمانای گاندێ هەر ژنێکی ئیماندار خۆی پێشکەش بە پێغەمبەری ئەڵڵا کرد و پێغەمبەری ئەڵڵا ویستی بیجێت چکە لێرەدا بۆ نمونە ئەڵڵای قورئان زەواجی بەکار نەهێناوە نیکاحی بەکارهێناوە بۆ نمونە ئەگەر مەبەستی زەواج بایە لەگەڵ هەر ژنێکی ئیماندار دەیگوت وامرأة مؤمنة أن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يزوجها ديكر بزواج بلام قلت استنكاح وقت تنها بوغانا وبالفعل موضوع أكش تنها بوني وقلا چوكا همو مفسران القرآن دلين پێویستی بە مارەیی نەبووە پێویستی بە شاید نەبووە پێویستی بە مەهر نەبووە پێویستی بە رازیبوونی دایک و باوکی یاوەلی ئەمریکسەکە نەبووە ئەمە بە کورتی مختصری مەوضوع دکتۆر یەک خاڵێ ماوە لەو بابەتە لە بابەتی زەید و زەینەب بۆچی ئەڵێ یا مقلب القلوب کەواتە مقلب القلوب کەواتە دڵی گۆڕاوە پێشتر دیارە ڕقی لە زەینەب بووە اینجا دڵی گۆڕاوە پێشووتر کاتێک محەممەد چکە زەید غولامی محەممەد بووە لە مناڵیەوە و تەنانەت زەید بن محەممەد ناویان بردیە زەیدی کوڕی محەممەد هەموو تراس ئیسلامی وا دەڵێن دەچی بۆ خوازبێنی چکە کچی پوری محەممەد دەبی دەڵێ زەینەب هاتوون بۆ خوازبێنیت زەینەب وا دەزانی محەممەد بۆ خۆی هاتووە زۆری پێخۆش دەبی دواتر کاتێک دەڵێ بۆ زەید دەڵێ من نەسەب و ئەسڵی من جیاوازە لە کابرایەکی غولام کە غولامی تۆیە من شووی پێ ناکەم دەقێکی قورئانی لەسەردا دەبەزێنی دەڵێ کاتێک ئەڵڵا و پێغەمبەرەکەی بڕیار دەدەن سەبارەت بە مەسەلەی تایبەت بە ژنانی ئیماندار و پیاوانی ئیماندار ژنان و پیاوانی ئیماندار هیچ هەڵبژاردەیەکیان نییە دەبی پابندن و هەر کەسێک سەرپێچی بڕیارەکەی ئەڵڵا و پێغەمبەر بکە ئەوە لە کەسانی بەلا ڕێدا چوون بەناچاری زەینەب شووی پێ دەکا ئەو جارە کاتێک محەممەد دەبینی بە ڕووتی دەیبینی سنگ و مەمچی وەخەپ لە خەپان بووە و جوان بووە دەڵێ سوبحانە یا مقلب القلوب دەڵێ سوبحانە بۆ ئەو خودای کە دڵی منی گۆڕی واتە پێشووتر
تۆم نەدەویست ئێستا تۆم دەوێ ینی مەوضوعەکە ئەوە بووە زۆر بەڕوونی بە ئاشکرایی دیارە کاک با زۆر لە کاتت نەگرین ئەزانم بەرەو ئیشەچی ئەمێ پێم بڵێ کچی موسڵمان ئەگەر بەر لەوەی زەواج بکات و بمرێت لە بەهەشتا چی بەسەر دێت و چییە بێ ئیشی یەک دوو ئەو ژنانەی کەەوە ئیماندار نوەستنە باشەوە پیاوەکانیان جەهەنەمین دەزانی چیان بەسەر دێتن بۆ نمونە هەیە حەزی بۆ نمونە هەیە زۆر عاشقی تۆپی پێەیە بەڵام لە تۆپی پێ نازانی باشە باش واتە تۆ ئەو کچە مسلمانانە ئەو ژنە مسلمانانە دەچن دادەنیشن لە دەوروبەری ڕەشماڵەکان کاتێک پیاوی مسلمان لەگەڵ خۆریەکان گان دەکا دەڵێن بێژی لێدا بووکتە ئافرین کردی ڕەحەت بوو ینی خەریکی ئەو بەزم و ڕەزمە دەبن هیچی تریان نیێژنی مسلمان لە بەهەشتەکەی و تەنانەت ئەگەر هات و سەیری قورئان بکەی ئازیزم قورئان خیتابی پیاو دەکا لە هەموو دەقەکانی قورئان دەقمان هەیە بۆ نمونە سەیرکە وإذا جاء أحد منكم من الغائط أو لامستم نساء هۆی پیاوان ئەگەر لە گووکردن گەڕانەوە یا دەستان بەردەستی ژنان کرد ئاو نەبوو تەیەموم بکەن ئەی باشە ئەگەر ژن لە گووکردن گەڕایە و دەستی بەردەستی پیاو کرد ئەڵڵای قورئان هیچ ناکات و دواتر ئەگەر هات و بەهەشتێک 72 حۆری تێدا بیتن پێویستیان بە ژنی دنیانیە لەبەرەوە محەممەد دەڵێتن زۆربەی زۆرتان ئەهلی دۆزەخین بە کورتی مختصری غێر مباشر دڵێ پێویستمان بە ئێوە نییە مەمک شۆڕەکانی دنیا پێویستمان بە ئێوە نییە ئێوە مەمکتان شۆڕ بووە ئەڵڵاکەمان شتێکتان پێدا بە ناوی کەواعی بە ئەترابە کەوا مەمچیان قوت و تند و ڕقە ینی مەوضوعەکە زۆر بەڕوونی دیارە وسەبارەت بە پیاوان بۆ نمونە ابن سعد الطبقات الكبرى ئاماژەی پێ دەکات دڵی پێغەمبەری ئەڵڵا فەرمودەیەکی گوتی پیاوان کاتێک دەچن بۆ بەهەشت گەڵ و گونیان بەردەوام ڕق دەبێت ناچەمێتەوە یعنی بەرەو سەرەوە دەچێت و بە فعلیش پێویستیان بەوە دەبێتن لەبەرەوە ئەو کچانە بۆ خۆیان دەبی دابنیشن لە دیار پیاوان لە دیار ڕەشماڵەکان چەپڵە لێ بدەن و شتێک نییە لە بەهەشتی مسلمانان بە ناوی حرام مەوضوعی حرام و حەڵاڵ تایبەتە بەم دنیاە لە بەهەشدا داری بۆ نمونە ماڵی تەکلیف نییە و شتێک بە ناوی حرام نامینێ و هەرچی حەز بکەی دەتوانی بیکەی لە بەهەشتی مسلمانان ئارەزوت کرد لەگەڵ دایکت دەتوانی سێکس بکەی شتێکی زۆر تەبیعی زۆر ئاساییە لە بەهەشتی مسلمانە و تەنانەت گروپ سێکس حاڵەتێکی زۆر تەبیعی زۆر ئاساییە لەبەر ئەوە شتێک نییە بە ناوی حرام لە بەهەشتی مسلمانان بوونی نییە چکە حرام و حەڵاڵ تایبەتە بەم دنیاە و بە حکمی ئەوەی بەهەشتێکی فیزیکیە تۆ دەتوانی لە بەهەشت بۆ نمونە لەگەڵ یعفور بۆ نمونە سێکس بکەی شتێکی زۆر تەبیعیە مناڵی لوسکیان بۆیان دروست کردیە هەرزەکاری لوسکیان بۆ دروست کردیە چکە داری تەکلیف نییە شوێنی ڕابواردنە و هەر شتێک قورئان دقی قورئان ئاماژە دەکات دەڵێ هەر شتێک ئارەزوو بکەی بۆت هەیە لە بەهەشت و بەفعلیش وایە چکە لە بەهەشت کاکە حرام و حەڵاڵ پێویستە خەڵک بزانێ حرام و حەڵاڵ تایبەتە بەم ژیانە شتێک لە بەهەشت بە ناوی حرام بوونی نامینێ یعنی خەڵک پێویستە تۆزێک ئەو مەوضوعە بزانیتن چکە مادام داری تەکلیف نییە شتێک بە ناوی حرام بوونی نامینێ لە بەهەشت و بە حکمی ئەوەی بەهەشتەکەتان فیزیکیە کەواتە بۆت هەیە لەگەڵ دایکت بۆ نمونە لە بەهەشت سێکس بکەی بەڵام ئەگەر هاتوو بەهەشت ڕۆحی بوو ئەو کاتەوە مەوضوعێکی ترە فەرموو دکتۆر سەبارەت بە بیگ بانگ من تۆ خاتریانم نەگرت من خاترشیانم کرد گریمان قسەکەی ئەوان بیگ بانگ بوو باشە هەرچەند دڵنیام تۆ ڕوونت کردەوە وانە باشە دکتۆر خدا لە هەندێک شوێنە وەسفێکی بەخۆی داوە بۆ نمونە ڕەحمان ڕەحیم شەدید العقاب ئەم شتانە ئەمە ڕوونی کەیتەوە بەر لە دروستبوونی مرۆڤ خوا لەگەڵ کێیە میهرەبان بووە ئەمە ڕوونکەیتەوە بەر لە بیگ بانگەکە خدا خۆی لەکوێ بووە کاکە خدا بۆ نمونە عەرش و عەلە الماء عەرشەکەی لەسەر ئاو بووە بۆ ئەزەلی و ئەبەدی بە تەنیا بووە لەسەر عەرشەکەی هیچی تر بوونی نەبووە و ئەوەی جێگای سەیر و سەمەرەیە ئیبلیسیش عەرشەکەی لەسەر ئاو بووە هەروەک محەممەد لە فەرمودەیەکدا پێمان دەڵێ زۆر سەیر و سەمەرەیە و ێساکە دراوسەی یەکیشن لە دوورگەی عەرەبی بەڵام من بابێم درۆیەکی مسلمانانت با بۆ ڕوون بکەمەوە محەممەد ڕێگا بە سمێڵ قوتانی کورد نادا بەکەی خۆیان بێن تەفسیر و تەویلی قورئان بکەن قورئان دەڵێ لە 6 ڕۆژدا ئاسمانەکان و زەویمان دروست کرد محەممەد فەرمودەیەکی هەیە کاتێک دەڵێ ڕۆژ مەبەستی ڕۆژی ئێستاە بۆ نمونە پێی دەرە فەرمودەی خەڵق بە ئەبوو هورەیرە دەڵێ ئەبوو هورەیرە ئەوە دەڵێ دەستی دەگری دەڵێ ئەڵڵا لە ڕۆژی شەممە زەوی دروست کرد لە ڕۆژی یەکشەممە درەختی تێدا دانا لە ڕۆژی دووشەممە چای تێدا چەقاند لە ڕۆژی سێشەممە مەکروهی تێدا دانا لە ڕۆژی چوارشەممە ڕووناچی تێدا دانا لە ڕۆژی پێنجشەممە ئاژەڵی تێدا دانا لە ڕۆژی هەینی لە نێوان عەسر و مەغریب ئادەمی تێدا دروست کرد
کاتێک ئاماژەی بە ئەسر و مەغریب کردیە لە ڕۆژی هەینی وە کاتە کۆی دەکەینەوە دەکا 6 ڕۆژ مەبەستی 6 ڕۆژی ئێستایە مەبەستی 6 ڕۆژی ئێستایەکەوە گردردونی دروست کردی ئەڵڵای قورئان هاتوونە ئەو سمێڵ قوتانە دەڵێن نا پێغەمبەرەکەمان شەکری شکاند پێغەمبەرەکەمان درۆی کرد ئەوە خۆی کاتێک ئەڵڵا دەڵێ ڕۆژ مەبەستی بۆ نمونە سەردەمە یا مەبەستی بۆ نمونە 50,000 ساڵە چکە ئەڵڵا لە قورئاندا گوتوویەتی ڕۆژێک لای من بە 50,000 ساڵە وە گریمان 50,000 ساڵیش بی جاران 6 300,000 ساڵ بە 300,000 ساڵ دروستی کردیە دواتر ئێوە ڕاستەکەی زۆر سەیر و سەمەرن زۆر سەیر و سەمەرن خوداکەتان دەڵێ ئەگەر شتێکمان ویست بیهێنینە بوون ئەوە بە شتەکە دەڵێن کون فەیەکون واتە وتەی ئەڵڵا وتەی خوددا دروستکردنە کاتێک ئەڵڵا بڵێ ئاسمانی یەکەم 10 بەجێ دروست دەبی بەس بە قسە بڵێ ئاسمانی دووەم 10 بەجێ بەخۆی دروست دەبی ئاسمانی سێم 10 بەجێ ئێوە هاتوونە یعنی من نازان بەڕاستی لە عەقڵی موسڵمانی کورد تێناگەم کاکە برا یعنی زۆر سەیر و سەمەرن جارێکیان دەڵێن ئەڵڵاکەمان نەیزانیوە خۆی دەربڕی ئێمە دەین تەفسیری بۆ دەکەین جارێکیان دەڵێن محەممەد هەڵەی کردووە و نەیزانیوە لەبەرەوە محەممەد ڕێگان پێنادە بەکەیت خۆیان بێن تەفسیر و تەویل بکەن چکە فەرمودەی هەیە و فەرمودەکان ڕاستن و ئەو فەرمودەی ئاماژەم پێکرد لە هەموو سەرچاوە ئیسلامەکان لە هەموو سەرچاوەکانی ئەحادیث و فەرمودە بوونی هەیە واتە ڕۆژ لای محەممەد ڕۆژ بووە ڕۆژی خۆمان دواترش دووبارە ڕەنگ بێ کەسێک بپرسی منیش ئەو پرسیارە دەکەم ئەگەر هاتوو ڕۆژ لە ڕوانگەی ئێمە پەیوەندی بە بوونی زەوی و مانگ و خۆرەوە هەیە ئەگەر مانگ و خۆر بوونی نەبوو بێ کەواتە زەوی مانای یعنی ڕۆژ مانای چییە ئەمە بۆ مسلمانان بەجێ دێڵن بەڵام هەموو دقەکانیان سەیر و سەمەرەیە من لەو ڕۆژانە بابەتێکم وروژاند گوتم محەممەد دەڵێتن قل إنها نبأ عظيم سورة صاد أي محمد بيان بڵێ ئەمە هەواڵێکی مەزنە هەواڵێکی مەزنە وإيوا دقەی دواتر وأنتم كنتم معرضون شتێک لەو بابەتەیە وإيوا هەواڵەکەتان نەدەزانی ودەڵێ منیش نەمدەزانی هەواڵی المەلأ الأعلى إذ يختصمون کاتێک دەستەی باڵای فریشتەکان مشت و مڕیان بوو ئاژاوەیان بوو شەڕ بۆ قسییان بوو باشە بەڵام محەممەد دەڵێ من بە وەحی بۆم هات محەممەد دەڵێتن لەوەی لە سوڕەتی ساد 67 بۆ 7 بگەڕێنەوە دەڵێ فریشتەکان مشت و مڕیان بوو ئاژاوەیان بوو شەڕ بۆ قسییان بووە جانازم دار لاستیک و بەردەقانیشیان پێ بووە یان لە ناویەک وەکو پەرلەمانی کوردستان وەکو مەلأ الأعلى بەڕێزدان مەلأ الأعلى یعنی دەستەی باڵای فریشتەکان کە ئەڵڵا خۆی تێدا سەرپەرشتیارە شەڕیان بووە شەڕیان بووە وەکو پەرلەمانی کوردستان سەرۆک دانیشتیە فریشتەکان بە ناویەک کەوتینە یعنی ئەو گاڵتە جاریە بەڵێ بەڕێزان بگەڕێنەوە من ئاماژە دەکەم بە بەڵگا سوڕەتی ساد نەقاف کە عەلی باپیر و عەبدی جنس لەطیف حەزیان لە قافە مەبەستم سوڕەتی ساد ئاەتی 67 بۆ 7 بگەڕێنەوە إذ يختصمون يعني مشت مڕ و شەڕیان بۆ فریشتەکان لەناو خۆیان دواترش دەچی دەبینی سەبارەت بە دروستکردنی ئادەم بووە ئەنی ئەو گاڵتە جاریە تەنها لە عەقڵی کەسێکی دەبەنگ جێگای دەبێتەوە کە سەبارەت بە مۆزۆی خوداگەرایی و خوداپەرستی شارەزایی نییە دکتۆر سەبارەت بە جیهاد من تێڕوانین یەکم هەیە نازانم تێڕوانین تۆ چۆنە من پێم وایە ئەگەر خوددا ئەو جیهادی ئەوانەیەکەن ڕێک نیشانەی بێدەسەڵاتی خوداکەیان ناگەیەنێت بۆ نمە تۆ مرۆڤێکی بێ ئاینی قسە لەسەر ئاینەکەی ئەگەر ئەو گریمان ڕاست بێت یعنی تۆ وای دانە من هەمیشە دکتۆر من شەزانم بەڵام هەمیشە من بۆ حسابە ئەیکەم چکە خەڵکی ئێرە پێی وایە هەیە منش بۆ حسابە لێکێدەمەوە ئەگەر هەیە من مرۆڤێکی بێدین و دژایەتی بۆ نمونە ئەەکەم بۆچی خۆی من ناکوژێ بۆ تۆ وەک جیهادیانێرێ کەواتە تۆ ئەبێ لەو باڵا دەسربی مانای خۆی دەسەڵاتی نییە من بکوژێ کاکە خدایەکی درۆزنانەیە و قورئان لە نووسینی محەممەدە هەر کەسێک تۆزێک عەرەبی بزانی لە هەموو دەقەکان زۆر بە ئاشکرایی و بەڕوونی دیارە و هەروەها بۆ نمونە قورئان خۆی ئەتراف دەکات دەڵێ إنه قول رسول كريم قورئان وتەی پێغەمبەرێکی بەڕێزە و لە دوو شوێندا ئاماژەی پێکردیە قورئان وتەی محەممەدە وهروە بەڵام لە ئیسلامدا بۆچی محەممەد گرنگی بە جیهادداوە لە پێناو بەدەستهێنانی مەملەکەتی عەرەبی بۆی عەرەب ببن بە مەملەکەتی نێوەند لە نێوان ئیمپراتۆریەتی ساسانی و ئیمپراتۆریەتی بێزەنتی و قورئان زۆر بە ئاشکرایی ئاماژەی پێدەکا وا لەبەرەوە پێویستی بە شەڕ و کوشتار هەبووە و دورگەی عەرەبی وشکایی بووە پێویستیان بە غەنیمە بووە هەر لەبەرەوە دەبینی کاتێک هەموو قەبیلەکانی دورگەی عەرەبی دەبن بە موسڵمان
غەنیمە نامینێ خەڵکانی تەمبەڵ و تەوەزەلن پێویستیان بەژنی نوێ هەیە پەردەدار هەیە حەزیان لی بووە و پێویستیان بە غەنیمە بوو بۆەوەی تێدا بژین هاتوونە دەرچوون لە دورگەی عەرەبی ئەجینا محەممەد لە هیچ دقێکی قورئاندا لە هیچ فەرمودەیەکدا ئاماژەی بەوەی نەکردێ ئیسلامەکەی بۆ دەرەوەی دورگەی عەرەبە بە پێچەوانەوە گوتوویەتی دەبێت خەڵکی یەهودی و مەسیحی لە دورگەی عەرەب دەربکەن و دورگەی عەرەب تەنها بۆ موسڵمانان بێ یعنی زۆر بە ئاشکرا ئاماژەی پێکری بۆ نمونە گەر بگەڕێتەوە سەر مەسیح 12 خوێندکارەکەی دەنێری لە مەوعیزەی جەبەل دەڵێ بڕۆن بە ناوی من و بە پشتیوانی ڕوح القودس باشە پەیامەکانی من بە جیهان بە میلەتەکان بگەینن یعنی پەیامەکەی دیار بووە بۆ خەڵکانی تر بووە بەڵام محەممەد لەو بابەتەی لە قورئانەکەی دانیە لە فەرمودەکانی بوونی نییە دەڵێن لەو شوێنانە کاتێک دەڵێ یا ئەیوهە الناس ئێبابی بام یا ئەیوهە الناس خەڵک بۆ نمونە یا ئەی خەڵچینە من کاتە قسە بۆ خەڵک دەکەم لە مەدانی سەرا قسەم بۆ خەڵک دەکرد ئەی خەڵچینە دەمگوت ئایا مانای ئەوەیە من بۆ هەموو خەڵکی دنیا قسە دەکەم نە بۆ ئەو خەڵکەی کەوا لە بەرامبەرم و قسەیان لەگەڵ دەکەم مەوزوعەکە زۆر دیار و زۆر ڕۆشنە ولا ئیسلامدا لەبەر ئەوە لە ئیسلامدا شتێک بە ناوی گوناح بوونی نییە کاکە گیان شتێک بە ناوی گوناح بوونی نییە چونکە ئاین نییە مەوزوعەکە دروستبوونی مەملەکەتی عەرەبیە شتێک بە ناوی گوناح لە ئیسلامدا بوونی نییە بەدەستنوێش پاک دەبیتەوە و هەروەها بۆ نمونە ئەڵڵای قورئان ئەوەی لای گرنگە جیهادە بۆ نمونە دەڵێتن الله اشترى واتە کڕی ژیانی خۆتان و سەروەت و سامانتان بەرامبەر بەوەی کە بەهەشتان پێدەدا کە لە ژێر بەهەشتەکە ئاو دەڕوە ئەمە بەرزترین شتە لای ئەڵڵا بەڵام موسڵمانی کورد ترسنۆکە داعش من خزمی خۆم هەیە کاکە گیان باوکی مەلایە گوتی لە باوکم پرسی بابە گوتی لە سەرەتای داعش ئیسلامە گوتی ئەرە وەڵا کوڕم 100% ئیسلامە گوتی هەفتەیەکی پێچ گوتم دە باشە گوتی بزان باوکم تەجروبە دەکەم گوتی گوتم بابە وا خۆم حاضر دەکەم دەستمە ناو داعش گوتی دانیشە کەرە دانیشە دەڵێ گوتی خۆت بە کوشتن مەدا هەموو مەلاکان ئەو ڕاستێ باش دەزان کاکە گیان ئیسلام گاڵتەجاریە وەکو ئایدۆلۆژیایەکە وەکو خدا کاکە گیان خدای ویژدان دەبی خدایەکی پاک سازگار محەبەت خۆشەویستی دادپەروەر من بڕۆ مەوزوعی عەرشی ئەڵڵام پێشکەش کرد شەفاعەتی مەزن شەفاعەت یعنی واستەی گەورە لە ڕۆژی قیامەت ئەمە گاڵتەجاریە لەگەڵ پیرۆزی و لەگەڵ دادپەروەری خودایی نایەتەوە لەگەڵ دادپەروەری خودایی نایەتەوە چۆن دێتەوە داخشینی خدا لە سەرەتا یعنی جگەل بەر لە هاتنی ئیسلامەکان بەر لە هاتنی عینەکان چۆن مرۆڤ خدای داتاشیوە ینی بەر لەوەی ئەین بێت خدا خۆی لە ڕێگای کتێبێکەوە لە ڕێگای نەبیەکەوە بناسێنێ چۆن مرۆڤ تێڕوانینی بۆ خدا هەبووە بۆ خدا کاتێک خۆشەویستێکی لێ مردووە لە مرۆڤی سەرەتایی پاش فترەیەک خەونی بینیوە بە هەمان کەس بەیانی هەڵساوە نەیزانیوە مەوزوع چییە سەری سوڕماوە گوتی ئەمە دەبین لاشەکەی بۆگەن بوو بوونی نەما بەڵام من شەوی ڕابردوو بینیم قسەم لەگەڵیدا کردووە لەبەر ئەوە مەوزوعی ڕۆح هاتۆتە ئاراوە چەمچی ڕۆح هاتۆتە ئاراوە و بۆ تەعبیرکردن لەم ڕۆحە هاتوون بت و پەیکەریان دروست کردیە بۆ باپیرانی خۆیان پەرستویانن باشە پەرستویانن مەوزوعەکە لە سەرەتاوە بەو شکل شێوە سەری هەڵداوە و زۆرێک لە خواکانی سەرەتایی ژن بوون و تەنانەت سووری مانگانە زۆر پیرۆز بوو بەشتی پیرۆزیان داناوە چکە پێیان وابووە ئەگەر ژن دووجیان دەبێ خوێن نابێنێ و ئەو خوێنێکی پیرۆزە مناڵ دروست دەکا کاتێک دووجیان نابێ ئەم خوێنە دەبینێ لەبەر ئەوە تەنانەت ئەو خوێنەشان لا زۆر پیرۆز بووە و زۆر جارەوە بۆ خوێنیان لە موچاوی خۆیاندایە بۆ پیرۆزی ئەم خوێنەی ژن هەتاوەکو دوایی تێکەڵ نەبوونی دوو ئاوەکە کە بە مەعجزە نایەبن پێم خۆشە ڕوونکردنەوەیەکی بدەیت کاکە بڕۆ سەر هەموو مفەسیرەکان هیچ ئاوێک نییە لە دنیا تێکەڵ نەبی ئەمە عەقڵی موسڵمانە قبوڵی ناکا شتێک نییە بە ناوی بربەست حاجز لە نێوانیان تۆ بۆ نمونە ئێمە کردومانە لە فیزیا لە ڕووی خستیەوە ئەگەر خستی جیاوازبی پێویستی بە پرۆسەیەکی هێواشتر هەیە بۆی تێکەڵ بن پلەی گەرمی جیاوازبی پێویستی بە پرۆسەیەکی هێواشتر هەیە باشە ئەگەر پلەی خوێواوی جیاوازی پرۆسەیەکی کینتر هەیە ئەمە یەک دوو ئەو بربەستەی ئاماژەی پێ دەکەن هەموو مفەسیران دەڵێن ئەڵڵاجان زەوی خستۆتە نێوان ئاوی دەریا و ئاوی ڕووبارەکان بۆی ئاوی ڕووبارەکان سوودی هەیە و شیرینە و دەخورێتەوە هەتاوەکو دوایی
ئاوی دەریاکان بۆ نمونە سوێرە و هەتاوەکو دوای مەبەستی لەو بربەستەیە. دوو من لە مسلمانان دەپرسم ئەو پرسیار لە مسلمانان دەکەم، یەک ڕووبارم بۆ بێنن لە دنیا کەوا مرواری و مەرجانی تێدابی، چکە دەقەکە دەڵێ لە هەردوو دەریاکە مرواری و مەرجان هەیە، واتە ئەو دەقە جارێکتر مەبەستی ڕووبار و دەریانە، دەبی هەردووشی دەریابێ، چکە لە ڕووبار مرواری و مەرجان نییە. خۆی دەقەکە سەرتاپای هەڵەیە، هەڵەی زانستیە، سەرتاپای هەڵەیە، هەر سەرتاپای هەڵەیە، چکە مەرج البەحرەینی یەلتەقیان دواتر دەقی تر هەیە، دەڵێ یەکەچیان ئاوەکەی شیرین و یەکەچیان ئاوەکەی سوێرە، و لە هەردووچیان مرواری و مەرجان هەیە. ئاوی شیرین مرواری و مەرجانی چی تێدا دەکا ئەی محەممەد؟ ئاوی شیرین مرواری و مەرجانی تێدانیە کاکەجیان. لەبەر ئەوە لە هەر شوێ گوتیان مۆعجزەی زانستی بزانە محەممەد فەڵتەیەکی داوە، هاتون دەیانێت پەردەپۆشی بکەین لە ڕێگای مۆعجزەی زانستی و شتێشتر نییە. من دوو پرسیارەمەوە بەس دانەیەکیانم زۆر لامە بەستە، بابەتی سحری و جادو و بابەتی شەیتان. ئەگەر بەر بێ شەیتان ببینرێ و هەستی پێ بکرێت، ئەگەر سحر و جادو ڕاست بێ، پێوایە خدای کەسایەتی بێ؟ خدا خۆی خەڵکی فێرە سەحر کردیە. هاروت و مارود بگەڕێەوە بۆ سوڕەتی ئەلبەقەرە، ئەڵڵا خۆی دوو فرشتە دەنێری بەناوی هاروت و ماروت بۆ مرۆڤ لە بابل خەڵک فێرە سحر دەکەن، واتە تەنانەت سەحریش لە داهێنانی ئەڵڵای قورئانە، زۆر سەیر و سەمەرەیە، و ئەو سەحرانەی هاروت و ماروت دەیکەن بۆ لێکردنی ژن و پیاوە. یعنی ئەڵڵای قورئان من نازانم ڕاستەکەی خوددایە یا ئیبلیسە. سەیرە بگەڕێنەوە بۆ سوڕەتی بەقەرە، هاروت و ماروت دواتر بۆ خۆت سەیری بکە، دەبینی ئەڵڵا دوو فرشتە ئەڵڵای قورئان دوو فرشتە دەنێری، خەڵک فێرە سحر دەکەن، فتنە دەکەن، ژن و پیاو لێک دەکەن. من بەڕاستی بەلامەوە سەیرە، ئایا ئەوە ئەڵڵایە یا ئەوە ئیبلیسە؟ من نازانم. پرسیارەکەی من دکتۆر بۆ شێوەیە بوو، ئەگەر بڕیار بێت سحر ڕاست بێ و ئەگەر شەیتان ڕاست بێ بوونی هەبێ، کەواتە پێ خدای کەسایەتیش بوونی هەبێ. سەر بوونی نییە لە ڕوانگەیبنەوە کاکە جان، خدعەیەکی چاوە. بۆ نمونە چۆن لە کیمیاوی کەسێک دێنی کەڵ دەکات دەبی بە ئاگر، وەکاتی خۆی هینیان سووتاندی ڕاستەکەی ئازار و ئەشکەنجیان داوە، ئەو کابرا کیمیازانەکەی ئەندەلس کوڕناوەکەی لەگرنەما ئێستا ئیبن حەبانە کاتێک لە کیمیا ئیشی کردیا بینیوانە دوو مادەی کیمیایی تێکەڵ دەکات، دەبی بە ئاگر گرتویانە و لەیاندا و ئازاریان گوتیان ساحیرە لە ئەندەلوس، فەقیرێت کیمیازان بۆ گوتیان ساحیرە، ئازار و ئەشکەنجیان داوە. لەبەرەوە هەموو خدعەیە مەوزوعەکە فەنە و شتێک بەناوی شەیتان بوونی نییە، بەناوی ئیبلیس بوونی نییە. ئەوە هەڵس و کەوتی مرۆڤە کاتێک بەڕەلای بکەی دەبی بە هەڵس و کەوتێکی شەیتانی شەڕانجێز، ئەگەر هاتو کۆنتترۆلی بکەی بیخەیتە ژێر حکمی ویژدانەوە، ئەوە هەڵس و کەوتێکی جوان دەبیتن، محەبەت و خۆشەویستی ناو مرۆڤایەتی بڵاو دەکاتەوە. مەوزوعەکە زۆر دیارە، شتێک بەناوی شەیتان بوونی نییە. خودی مسلمانان پێویستار ئەوە بین. محەممەد دەڵێ لە مانجی ڕەمەزاندا شەیتان کۆت و زنجیر دەکرێت، ئەوەندەی مسلمانان لە ڕەمەزان خوێڕیاتی دەکەن، بە هیچ کاتش بە یازدەمانگەکەی خوێڕیاتی ناگەن کاکەجان. لە حەج لە بەردەم ماڵی ئەڵڵا کورە دەست لە سمتی ژن دەدەن ماڵم بە قوڕ نەگرتبی. لە برونای کاتێک ژنەکان دێن دەوروبەریان هەموو پیاوە بۆی بیان پارێزن. یعنی مەوزوع گەیشتۆتە ئاستێک شەیتانی چی و پێم بڵێ شەیتان چی دەکات لە دەوروبەری ماڵی خوا لە کاتی تەواف چی دەکات ئەخر؟ یعنی شوێنێکی دەبی مقدس و پیرۆز بی لە ڕوانگەی ئێوە. يعني سيرة محمد دليتن وشتر اجلتي شيطانية مخلوقاتي شيطانية محمد بوشتر لدوري كعبة سوراوتوا بوشتر اخر من نازل مخلوقاتي شيطاني تي ذكر لمالي الله. يعني عندك توزك مسلمانان بيوست عقل بندير لو اشتعنا بكنوا كهر مرو بيشتر بيري لي لكاتوا بلان بداخل بوتاتشي كورد يعني بدواي كلتيشي فاشستي عربي لقريزم من ناسيونالستينيم بلان ما بستم كلتي عربي 1400 سال بلا استعكوا دکتۆر دەنگی نەما بەڕێزان هەیە دکتۆر؟ یەک پرسیارم مابوو. بەداخ هیوادارم بێتەوە یەک پرسیارێکم ماوە، دیارە مەشغوڵیشە.
نما دكتور بداخل دكتور ئەگەر ئەمان بینی یەک پرسیارێکمان ماوە سەبارەت بە لەوح المەحفوظە ئیتر کۆتایی پێهێنین